پەیامەکەمان بگاتە هەموو دەنگ و ڕەنگەکانی هەرێمی کوردستان. دەست پێ بکەین. باش بەخێر هاتنی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەین. حەز دەکەم سەرەتا دوا بە دوای کەشفکردنی گەندەڵیەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە و ئەو کەسانەی کە بەشدارن لەو گەندەڵیانەدا لە بەرواری 31/5/2021 لە فلکە سەوزەکە کە تەنها ماوەی 3 دقا لە خوار ئێرەوەیە سەر و مزگەوتی قازی محەممەد لەلایەن هێزێکی ئەمنی بە زەبری سیلاح و جنێ و بە شێوەیەکی زۆر ناشرین و نامرۆڤانە لە کاتی شۆفێریکردن و بوونی ترافیک بە سوور کەسێک بە ئارەزووی خۆی چەپۆکی ئەکێشا بە سیارەکەما و سیلاحی لێ هێنابوومەوە کە دەبێت دەرگاکەم بکەمەوە و داببەزم. بەڕاستی ئەوەی کە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کە کەسێک پزیشکە کار دەکات لە دەستگایەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر فەرمانێکی لەو شێوەیی هەیە هیچ پێویست ناکات تۆ جاسوسی بکەیت و تعقوبی بکەیت لە کاتی هێنانەوەی مناڵەکەی لە مەکتەبە بەو شێوە نامرۆڤانەیە بیگری کە ئەنەما ئیختیطافی کردووە تیرۆری کردووە کە ئەنەما موادەی مخەدیراتی فرۆشتووە بیبیت بۆ ئاسایشی سلێمانی. من ئاماژەم بەوە کرد کە دەبێت جلەکانم بگۆڕم چوومە ماڵەوە من دایکم هەیە پەکەوتەیە زەلیلە مناڵەکانم لە ماڵەوە بوون بەڕاستی دایان بەسەر ماڵمانە بەبێ فەرمانی دادوەر مۆبایلی دایکم و خوشکم و هەموو ماڵیان پشکنیوە پاشا منیان بردۆ بۆ ئاسایش لێکۆڵینەوە لەگەڵ منە ئەکەن لێکۆڵینەوە لەگەڵ منە ئەکەن کە ئەنەما هاتوون بۆ گرتنی ئەیمەن زەواهری یا محەممەد عەلی کلای و تایسۆن چەندین پیاوی باڵابەرزیان هێناوە هەموو 180 سانتیمەتر و 120 کیلۆ بۆ یەک ئافرەت. بەڕاستی جێگەی شەرمەوامانەزانی ئاسایش و ئەمنیەتی ئێمە بۆ پاراستنی ئەو کەسانەیە کە شەڕەکە لە پێناو مافی نەخۆشە نەمانزانی ئاسایش و ئەمنیەتەکە پارێزگاری لەوانە ئەکا کە ژیان و ئاسایشی خەڵکیان کردوتە بەرمەترسی. من پێشتر لە مانگی دوو ڕۆژ پێش دەست لە کارکێشانەوەی وەسا حەسەنی بەڕێز منیان بان کرد بۆ نووسینگەی تایبەت لە کاتژمێر 9 بەیانی تاوەکو 3 نیوەڕۆ تەحقیقیان لەگەڵ منا کردووە ئەیانوت دەبێت تەعاهودمان بۆ پڕکەیتەوە بە هیچ جۆرێک نابێ باسی گەندەڵیەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە بکەی. ئەوە بوو کە بەو شێوە نامرۆڤانەیە لەسەر مادەی 2 مۆبایل علەساس لەسەر خراپ بەکارهێنانی سۆشیەل میدیا فەیسبوک و ئینستاگرام و هەموو شتەکانی من بە ئارەزووی خۆیان لەژێر دەستی خۆیان نایە بە ناو مۆبایلی شەخسی منە ئەگەڕێم بزان لەگەڵ چیا قسەمان کردو لەگەڵ چیا قسەمان نەکردووە. وەڵی حەزەکەم بزانن لایەکی کوردستان ئەو زانیاریانەی لایە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە ئەیانەوێت دیزە بە دەرخۆنەی مەوزوعەکە بکەن بە علەساس بۆ حاجی هەڵکەوتی تیا ئێبابە تۆ ساڵێک و 9 مانگێکێتی نیشتیمانی جوابی ئێمەی نەیاوەتەوە ناچارین هاوار بکەین بڵین لایەنە سیاسیەکانی تر وەرنە پێشەوە کەس گوێمان لێ ناگرێ. حاجی هەڵکەوت مەمنونین سەرچنارخان مەمنونین دکتۆرە شایان مەمنونین کاک دابان مەمنونین هەر لایەنێکی سیاسی بێ کاک سۆران عومەرە دکتۆر غالبە هەر کەسێک کە ئێوێ خزمەت کە کاک ئەبوبەکر هەڵەدنیە ئێمە دەست خۆشیان لێ ئەەکەین چکەمە مافی دایک و خوشک و مناڵ و کەس و کاری هەموو لایەنە سیاسیەکانە بۆ ئەتانەوێ ئەوەی لێرە قسە بکە بڵێن پارتیە و شاسوار عەبدولواحیدی لە پشتا بۆ ئەتانەوێ هەموو شتێک ببن بەلا ڕێی سیاسیە ئەتانەوە وەکو دکتۆر بەختیار حەمامین شار بە دەرمان بکەن قاچمان بشکێنن وڵات جێبێڵین ناڕۆین بمان کوژن ناڕۆین. زۆر باشە ئێستا تۆ بۆچی هاتوویتە بنکەی پۆلیس؟ طبعاً ئەمانە بەڕاستی کارگەشتۆتە ئەوەی تۆ حاکم فەرمانی بۆ دەرکردووی ئەڵێ ئەم کەسە بێ ئیفراجیکە بۆ ئینهیاری نەفسی تۆی هێشتۆتەوانێ لە ژوورێکە پڕێتی لە ئافرەتی ژنی داعش پڕێتی لە ئافرەتی ئیرهابی مادەی تەزویرات مخەدیرات خۆر کەسانێک کە هەر ئەسڵەن بێت تاوانن تەلەبەی زانکۆیە لە خەڵکی تایە دایک و باوکی وازانێ لە ماستەرە خوێنێ لە جامیعەی تەبریز لەناو ئاسایشەکە ئێمە گیراوە وتی چێڵێ خۆی گەورە تۆی بۆ ئێمە نەناردووە دەنگمان بگەێنی بە خێزانەکانمان داوا لە ڕێکخراوەکانی ژنانەکەم دوێنێ UN هات زانیان من ئینگلیزی ئەزانم نیان هێشت منەظەمەکە ببینن چونکە خۆیان زانیان بە مادەی نەقانونی منیان کردوتە ئاسایشەوە حاکم ئیفراجی کردوم 2 دانە ڕۆژ زیاتر منیان لە فەرمانی حاکم حسابیان نەکردو منیان لەناو ئاسایشە هێشتۆتەوە خزم و کەسمیان هەر شێت کردووە لەم سەرهێناویانن بۆ ئەو سەرروتیانە بڕۆن بۆ کاتب عەدلی هەڵە بەکرە جۆ بڕۆن بۆ کاتب عەدلی فڵان شوێن بڕۆن بۆ مەحکەمە بەڕاستی عەیبە ئێوە دەبێت پارێزگاری لە ئەمنیەتی تاک بە تاکی ئەم شارە بکەن
نەک پارێزگاری لە دز و ئەوانەی کە بە پارەی خەڵکی هەڵەبجا شەوی $100 وەرەگرن کە لە 3-4 نەخۆشخانە پارە وەرەگرن بۆ کەسێک لە ساڵێکا 4 موچەی وەرگتووە بۆ خەڵکانێکەیە لە مانگێکا 25 ملیۆن دینارەکەوێت لەسەر ئەم حکومەتە ئەبێ حکومەت کەرتی ئەهلی و کەرتی حکومی جیاکاتەوە ئەوەی لە حکومی ئیشەکات دەبێت لە دەوامی فەرمی خۆیان بێ لە دەوامی فەرمیان نییە و لە 4 شوێن پارە پێیەکە دووری خەرەوە بینێرە کەرتی ئەهلی ئەو گەندەڵیانە چین کە تۆ بەم شێوەیە لەسەری بانک کراوی یانی ئەو نەمەترسیدارن کە بەم شێوەیە بەسەر چاو طبعاً ئەگەر ئەم قسانەی من درۆیە و ئەو کاسە لێس و چڵکە و خۆرانەی کە پۆست ئەکەن و ئێمە بە درۆ ئەخەنەوە با گوێ لە ئێمە نەگرن بڕۆن سەیری ڕاپۆرتەکانی چاودێری دارایی بکەن کاتێک قەرەوێڵەیەک بە $6 بۆ 330,000 دینار نووسراوە لەسەر خەڵکی هەڵەبجا کاتێک جیهازێکی کوڵ سێنتریفیوج بە 9 وەرەقەیە لە هەولێر بە 10 وەرەقەیە لە سلێمانی 8 ملیۆن لەسەر حکومەت نووسراوە لە کاتێکا جیهازێکی سێنتریفیوج بە 11 وەرەقەیە 55 ملیۆن دینار نووسراوە لە کاتێکا فلتەرتیپێک کڕابێ ئەگەر شتێک نرخی 5,000 بێ 200,000 نووسراوە شتێک نرخی 15,000 بێ 800,000 نووسراوە بڕۆن سەری بەس راپۆرتەکانی چاودێری دارایی کەن بۆ کەیسی کۆڕۆنا بەس بزانن لەوەیە ئەو کەسەی کە پەنای بردووە و دیفاع لەو گەندەڵانە ئەکەن ئەیانەوێ على ئەساس ئێمە تەشیرمان کردو بە سومعیان ئێمە تەشیرمان نەکردو بە سومعی کەس من هەندێکتانم هەر نەناسیوە ئێوە لە سۆشیال میدیایە ڤیدیۆکانتان و گرتەکانتان بڵاو بوو نەتەوانێ لە مەرکەزی چوارترا بۆ ئەزمەڕ بۆ شەی سەرکار ڕۆیشتووە تکاتان لێ یەکەم و داوا لە حاکم ئاواتەکەم وەکو حاکمی محکەمەی ئاسایش يعني قانونيانە و دادوەرانە بەبێت تەدەخولاتی هیچ کەسێک کە بە ناوی سین لە ناو ئاسایشی گشتی سلێمانی ئێوێ یەکێتی نیشتیمانی و ئاسایش بەکاربێنێ بۆ مەرامە گڵاوەکانی هەندێک کەس داوا ئەەکەم وەزارەتی عەدل بێتە خەت بە چه حەقێ دکتۆرێک ئەوەی لە ناو تیرۆریست و مخەدیرات خۆرا دایانەی ئیهانەی ئەەکەی ئەزانی دوێنێ منیان چۆن هێناوەتە دەرەوە وتم وەکو زارای قایم خۆمە خنجێنم بۆی هەموو کوردستان بزانێت چیتان لە من کردووە ئەنجا منیان بەراوە باشە دکتۆرە ئەو گەندەڵیانی کە تۆ باسیەکەی بۆ سکاڵا تۆمار نەکردووە سکاڵا کراوە کاکە سکاڵا کراوە هەندێک کە سەڵێ بۆ تۆ تازە قساکەی من لە مانگی حوتی 2018 کە ئەوەم کردووە لە مانگی ساڵێک 2 ساڵ پێش ئێستا شکاتیان لێکراوە لە داواکاری گشتی لەسەر دەرمانی ئەکسپایر ئەڵێن وەڵام دکتۆرە لی نازانێت کاکە ئەنسۆلین دەرمان نییە لۆزیک دەرمان نییە تراماڵ دەرمان نییە لیدۆکاین دەرمان نییە ئێمە لی نازانین لە قانونا هەیە دەرمانێک ئەکسپایر بوو مانجێک پێش ئەوەی بەسەر بچێ دەبێت تۆ تەلەفی بکەیتەوە بۆ کۆگای دەرمان ئەوانەڵێن لی نازانێ ئەو کۆگایەک بووە دکتۆرە باخان خۆی باشە 3 جار شەید سەرکار بە پیکاپ دەرمانی بەسەر چوی بردووە خۆ خەڵکی هەڵەبجە مشکی هامستەر نییە تۆ دەرمانی لەسەر تاقیەکەیتەوە ئەی بۆ کەس ناچێت لەسەر ئەو سکاڵانەی تۆ والله تدخلاتي حزبية هر خومم كس قسناك خلق لسر كومنتيك جيراو يك حفتة لأساي شباب خدشيا دا صلاتي كيم جونغا هي هتلر سردمي صدام حسينة إما آزادين